مافێ زوانێ دایکی گرنگترین تەوەرێ چالاکیەکانمان بێ گرنگترین باسێ. زارا محەممەدی ئایکۆنی بەرگری لە زمانی دایک. دڵنیابن تواو چرکە بە چرکەی ئەو کاتگەلەی کە لە زیندانم 10 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا تەنها لەبەر ئەوەی منداڵانی کوردی بە ئەلفوبەی کوردی دەکردە ئاشنا. ئەو 10 ساڵ لە گوندەکانی دەوروبەری شاری سنە خۆبەخشانە ئەلفوبەی کوردی دەوتەوە. سەدان منداڵ بەهۆی وانەکانیەوە زار و خامەیان پژا و وانەی داراد و داریدیان دەخوێندەوە. زارا محەممەدی ئایکۆنی زمانی دایک لە ڕۆژهەڵاتی کوردستاندا لە 1990 لە گوندی سەرواڵەی لەیلاخ لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. لە 2009دا لە زانکۆی پەیامی نور وەرگیراوە. لەوێ ئاشنایی چالاکیە هەزری و مەدەنیەکان دەبێت. ئاشنایەتی لەگەڵ چالاکانی کورد پەیدا دەکات. لە 2012دا نوێنەرایەتی ئەنجومەنی سۆمای مەهابادی دەکرد. لقێکی ئەنجومەنەکە لە سنە چالاک دەکاتەوە. لە 2013دا ئەنجومەنی نۆژینی لەگەڵ هاوڕەکانیدا دامەزراند. خەمی ئەو پەرەپێدانی کلتور و فەرهەنگی کوردەواری لە پاڵیشیدا بایەخدان بوو بە ئەلفوبەی کوردی ئەو زمانەی لە دامەزراوە پەروەردەیەکانی ئێراندا قەدەغەیە. وەک هەڵمەتێکی ڕێکخراوەکەی لە شاری سنە کامیاران، سەقز، دێولان و دیواندەرە دەستی بە چالاکی کرد. زیاتر لە 120 ئاوایی سنوورەکە پۆلی فێرکردنی ئەلفوبەی کوردیان تێدا کرایەوە. بە تێپەڕینی کات دەسەڵات هەستی بە مەترسی چالاکیەکان کرد. فشارەکان بۆ سەر ئەنجومەنەکەی زارا محەممەدی زیاتر کران. هەر خودی خۆیشی سێرەی لێگیرا. لە 2009دا بۆ یەکەم جار بەبێ هیچ هۆکارێکی ڕوون زارا و ژمارەیەک لە هاوڕەکانی دەست بەسەر کران. 6 مانگ و 11 ڕۆژی تەمەنی لە گردوخانەدا بەسەر برد. ئازاد نەکرا تا بنەماڵەکەی بارمتەی 700 ملیۆن تمەنیان لە بری ئازادکردنی دانا. زارا هۆگری وانەوتنەوە بوو. عاشقی خزمەتکردن بە زمانی دایک بوو. ئەو دایکەی زارا لە سۆزی لایلایەکەی بێبەش بوو چونکە کاتێک زارا چاوی بە ژیان هەڵێنا دایکی ژیانی سپارد. زارا شەیدای خزمەتکردن بوو بە زمانی دایک. بە تایبەت دوای ئەوەی لە زانکۆ درکی بەوستەمە کرد دەیان ساڵە لەسەر کورد وەک نەتەوەیەکی ژێردەستە هەیە. دادگا بە دوای بەڵگەی زیاتردا دەگەڕا. سەرنجام بە 10 ساڵ زیندانی سزایدا. پارێزەرەکانی زارا هەرزوو کەوت نەخۆ. لە پێداچوونەوەدا سزاکەی بۆ 5 ساڵ کەم کرایەوە. لە 29 کانونی یەکەمی 2021دا زارا ئاگادار کرایەوە لە 10 ڕۆژدا سەردانی دادگا بکات بۆ جێبەجێکردنی سزاکەی. لە 8 کانونی دووەمی 2023 زارا بە بڵاوکردنەوەی گرتەیەک و ئاڕاستەکردنی پەیامێک چووە بەردەم دادگا. بۆ جێبەجێکردنی سزاکەی گواسترایەوە بۆ زیندانی ژنان لە سنە. دوای بەسەربردننی ساڵێک و مانجێک لە 10 شوباتی 2023 ئازاد کرا. لە شەقامێکی سنەدا زارا گرتەیەکی ڤیدیۆیی تۆمار کرد. تێیداوتی دەست بەسەرکردنم و سزادانم بە شێوازێکی تەواو ناڕەوا بەبێ بڕیاری خۆم و بەدەستی خۆم نەبوو. ئەمڕۆیش دەرکرانم لە بەندیخانە بە هیچ شێوازێ بەدەستی خۆم نەبوو. زارا بەهۆی تێکۆشانە بێوچانەکەیەوە ناوبانگێکی جیهانی هەیە. لە 2022دا وەک یەکێک لە 100 ژنە کاریگەرەکەی جیهان سایتی BBC ناوی یاداشت کردووە.